ئێمە بەهەزکردن بەو بەرپرسیارەتیەوە وەکو کۆمەڵی دادگەری لە کۆبنەوەی ئەنجومەنی باڵا بڕیاریان داوە کە داوا بکرێت کە هەموو حیزبە کوردستانەکان هەمووی هیچ کەسێ نەمێن لە دەرەوەی ئەمە بە هەر بەومان بە یەک لەزدان دابەزین بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەبەرێ ومانەزانانی ئەنجومەنی پارێزگاکان مرکزی قەرار و بڕیاردانە بۆ کەرکووک ئێمەش پێکاتێکی گرنگین لە کەرکووکە پێویستە بوونی خۆمان بسەلمێنین ئەمەش بە دوو حیزبی و سێ حیزبی ناکرێ بۆیە داوامان کردووە کە هەموو حیزبەکان بەدەر لە ینی باگراوندی حزبی و مەسلحەتی حزبی و کەسی بخەنەلاوە بەرژەوەندی کورد و بەرژەوەندی کەرکووک لە پێشاو بگرن کە هەمومان بتوانین بە یەک لەست بۆی زۆرترین دەنگ بێنین زۆرترین مەقعدی ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنین بۆی بتوانین زۆرترین بڕیار بۆ بەرژەوەندی کەرکووچەکان بدەین بەگشتی. بۆیە ئەمە داواکاریە کە ئێمە و کۆمەڵی دادگەری ئاراسی هەموو حزب لایەنە سیاسەکانمان کردووە و ئومێد دەکەین هەمووان بەتەنگ ئەم بانگەوازەوە بێن بتوانین حزب لستێکی گەورە هاوپەیمانیتیە کە هەموو کەسێک ئێستحقاقی هەڵبژاردننی خۆی تیا بدۆزێتەوە دروست بکەین و بتوانین زۆرترین دەنگمێن. بۆیە لە ڕووی هەستکردنمان بۆ بەرپرسیارەتیە داوامان کردووە کە لەم منتیقەی جێناکۆکانە هەموو کورد بە یەک لەست دابەزێ بۆ ئەوەی ئەو زەرەرێک کە ئەوەی کەماوە زیاتر لە دەستی نەدی.